بینەرانی پایتەخت میدیا سڵاوتان لێبێت. من ئێستا لە بەردەم بەڕێوەبەریەتی گشتی کارەبای سلێمانیم. بەشێک لە کارمەندانی چاکسازی کارەبای سلێمانی لێرەدا گربوونەتەوە ناڕەزایەتی دەردەبڕن بە هۆکاری ئەوەی کە دەڵێن لە 5 بەشەوە کراین بە 4 بەش و کاتێکی زیاتر داوامان پێ دەکەن و هیچ بڕەپارێکمان بۆ خەرج ناکەن. من دەمەوێت بچمە لای خۆیان لە نزیکەوە تاوەکو بزانم بە دیاریکراوی گرفتەکانیان چییە. سڵاوتان لێبێت. ئەگە باسی گرفتەکانتانم بەکەی دیاریکراوی کێشەکانتان چیە ئێوە؟ وڵی گرفتەکانمان بۆ دووسێ برادەرێکی باسمان کرد کاکە ئێمە خۆمان 5 وەش بین ئێستا فەرزیان کردو بەسەرمانە بمانەکەن بە 4 وەش بۆ 24 ساعت داوامان بۆ زیاکەن بێ هیچ خطۆڕەوە بێ هیچ پاداشتێک ئێمەش ئەومان قبوڵ نییە و لەماوەی مانگێکدا بەگشتی چەند کاتژمێر کاتتان بۆ زیاکراوە؟ 24 ساعت. لە بەرامبەر ئەو کاتژمێران هیچ بڕەپارێکتان بۆ خەرجەکرێت؟ ناوەڵڵا هیچیان بە حساب نەکردین و بە تەماشای حسابیکەن. باشە ئێوە لێرە گربوونەتەوە دەتوێت چیتان بۆ بکرێت؟ ما 5 وەژەی مانێڵنەوەی تۆ خۆمان چۆن داوامان کردووە چەند وەختە ئیش و کارمان نەوەستاوە یعنی هەج ڕۆژێک هەج وەجبێک داوامی هەبوو بێت هەچ ئیشێکی هەبوو بێت ئەو ڕۆژە لە 24 ساعتە ڕایپەڕان و هیچ ئیشێک نەماوەتەوە بە بەیانی هیچ کەشەیەکمان نییە یعنی بە 5 وەش بکات ئەڕۆین بەڕێوە. تا هیچ وەڵامیان داونەتەوە؟ تا ئێستا هیچ وەڵامیان ناوێتەوەڵە. خۆ سپاس دەکەم. بەڵێ بینەرانی پایتەختی میدیا وەک لیۆنەکاندا دەبینن کارمەندانی بەشی چاکسازی لە کارەبای سلێمانی لێرەدا گربوونەتەوە دژی ئەوەی کە کاتیان بۆ زیاد کراوە. دەگوترێت کە ئەمان 5 بەش بوونە کراون بە 4 بەش بە هۆکاری ئەوەی کە ژمارەیەکیان خانشین کراون بۆیە شوێنی ئەو کارمەندانی کە خانشین کراون بەمان پڕ دەکرێتەوە کاتژمێرەکانی کارکردنیان بۆ زیاد کراوە وەک ئەو کارمەندە ئاماژەی پێکرد لە ماوەی 1 مانگدا 24 کاتژمێر کاتیان بۆ زیاد کراوە و هیچ بڕەپارەیەکیان بۆ خەرج ناکرێت. سڵاو لێبێت. سڵاو لە تۆش بەخێر بێ سەر چاوم. ئەگە باسی گرفتەکانتانم بۆکەی ئەو بەچ لێرە گربوونەتەوە؟ بۆ ئەوە گربوونەوە ئێمە 5 وەش بین ئەیانەیە بمانکەن بە 4 بەڵام معاشەکەمان ئەیبینی بەو شێوەیە ئیشکارەکانمان قورسە سیانین وەکو سەربازی ونین بەڕاستی سامان بۆ ناکەن یعنی معقول نییە ئێمە لە ناو دایرەکانی گازیا بکەنەوە چەند کاتژمێرێک لەم مانگی ڕەمەزانە بۆمان کەم بکەنەوە بەداخەوە 24 کاتژمێرمان بۆ زیاد دەکەن خۆی پێشتر ئێمە تقریبا 40 ساعاتێک کاتژمێرێک داوامیمان زیادە لە هەموو فەرمانبەرێکی حکوومەتی هەرێمی کوردستان. باش هۆکاری ئەم زیادبوونە چییە؟ وەڵڵای ئەڵێن چەند کۆمەڵێ فەرمانبەرمان خانشین بووە عەلە ئاساس کارمەندەکان کەمە بەڵام ئیشکارەکان سواز بەخوا ئەڕوا گلەی هاوڵاتیان ئینشەڵا نەیاڵمێت لەسەرمان بە هیچ شێوەیەک ئینشەڵا. بەڵێ فەرموو لایانی بۆ منە بەڕێوەبەری کارەبا وەڵامی داونەتەوە؟ وەڵڵای هیوادارین وەڵامێکی دڵخۆشکەرەمان باتێ سپاسەکەین مەمنونین. ئێوە لە ئێستادا بایکۆتی 24 کاتژمێرتان کردووە خودت پابەندن پێوەی؟ ئینشەڵا ئەگەر ئیشەکانمان بۆ جێبەجێ بکەین بایکۆت ناکەین بەڵام ئەگەر نەکەین مەجبورین چار نییە دەزانین مەعاش بەو شێوەیە بێ و دەوامەکە زیادکە دروست نییە. هیچ وەڵامێک نەدرێنەوە هەڵوێستی داهاتان چی دەبێت؟ وەڵڵای هەڵوێستمانە بێ ئینشەڵا پشت بەخوا بە پشتیوانی گروپی زیانەکان ئینشەڵا. سپاس مەمنون. بەڵێ بینەرانی پایتەخت میدیا وەک لە دیمەنەکاندا دەبینن ژمارەیەک لە کارمەندانی بەڕێوەبەرایەتی کارەبای سلێمانی لێرەدا گربوونەتەوە بە هۆکاری ئەوەی کە وە خۆیان ئاماژەی پێ دەکەن ئەمان لە ڕابردوودا 5 بەش بوونەوە لە ئێستادا کراون بە 4 بەش لە کۆی گشتی بەشێکان خانشین کراون لە ماوەکانی ڕابردوودا بۆیە ئەو کاتانی کە دەمێنێتەوە فەراغەکان بۆشایەکان بەمان پڕ دەکرێتەوە بڕیارێک دەرچووەکە لە ماوەی مانگێکدا دەبێت هەر کارمەندێک 24 کاتژمێر زیاتر داوام بکات ئەمان دژی ئەو کاتە زیادن و دەڵێن دەبێت لە بەرامبەر ئەو کاتە زیادەیەدا بڕەپارەمان بۆ خەرج بکرێت بەبێ بەرامبەر نابێت یاخود ئەوەتانێ وەکو ڕابردووی لێ بکرێتەوە و هەر بە شێوەی 5 بەشەکە ئەمان داوام بکەن و ئەو 24 کاتژمێرە زیادەیە داوام نەکەن.